تایبەت بە دۆخی کەرکووک گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ بەڕێز شوان محەممەد ئەندامی سەرکردایەتی حیزبی زەحمەتکێشانی کوردستان ڕاستەوخۆ لەگەڵمان دەبن. بەڕێز شوان شەوتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. سەر ڕایبوونی هێزێکی زۆری عێراقی بەڵام ناتوانرێت دۆخی ئەمنی کەرکووک کۆنتترۆل بکرێت، بۆچی؟ سپاس. دیارە مەسلەی پاراستنی ئەمنی و پاراستنی کەرکووک لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە قسە و باسێکی زۆر لەسەرەکرێەوە و حەدەسانەی کە ڕووشەدەن شایەدی ڕاستی ئەم بابەتەن. دیارە پاراستنی ئەمنی لەلایەن هەر هێزێکەوە لە چەند ڕێگایەکەوە کرێ. یەکێک لەو ڕێگانە ئەوەیە کە ئەو هێزانەی لەوێن ئەو هێزانە شارەزا بن بە جوگرافیا و بە ناوچەکانی ئەو ناوچەیە و خەڵکی ئەو ناوچەیە بن و تێکەڵەیەکی ڕوحیان لەگەڵ دانیشتوانەکە هەبێت و دانیشتوانی ئەو ناوچەیە لە ڕووی پێدانی معلومات و زانیاری و هاوکاری ئەو هێزانە بکات. لەبەرەوە هیچ هێزێکی بیانی ناتوانێت لە شوێنێکی نامۆ ئەمنێتی ئەو شوێنە بپارێزێ لەبەرەوەی ئەو خاڵانەی کە لەسەرەوە باسم کرد. پێشمەرگە بۆ کەرکووک نەخێر ئەم هێزانە هێزی بیانین، هەموو لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە هاتوون و هیچ شارەزایەکی جوگرافیای کەرکووک نین و هیچ پەیوەندی و تەعاملێکشان لەگەڵ دانیشتوانی شاری کەرکووک نییە. چکامانە لەلایەک لە پرۆسەیەکی سەربازی هاتوونەتە کەرکووک بە جۆرێک لە جۆرەکان لە شێوەی داگیرکاری هاتوونەتە ئەم ناوچەیە و خەڵک ئامادە نیە تەعاملیان لەگەڵا بکە و زانیاریان پێ بدات و بۆیش ئەمە وای کردووە بەڕاستی هێزەکانی داعش و ئەو گروپە چەکدارانە سوود لەم بۆ شایەوە قسە لەسەرەوە بکەم. بەڕاستی دەرفەتت دەیەوێ قسە لەسەر ئەوە بکەی، بەڵام تۆمە بەست ئەوەیە بڵێ ناردنی ئەم هێزانە ئەم سوپای عێراق نیەتەکە ئەوە نییە کە ناوچەکە بەپارێزن؟ لە دەستپێکە نەخێر نێتەکەەوە نییە. نێتەکە ئەوە بوو کە جێبەجێیان کرد لە 16 ئۆکتۆبەر هێزێکی زۆریان ناردە سەر کەرکووک کە بە شەڕ کەرکووکیان لە هێزی پێشمەرگە وەرگرتەوە کە ئەمە کاتی خۆشی قسەمان لەسەری کردووە. دەبوو حکوومەتی عێراق لە بری ئەوەی هێز بنێرێتە سەر کەرکووک سوپاسنامە بۆ هێزی پێشمەرگە بنێرێ لەبەرەوەی هەموو خەڵکەزانێ لە کاتی هاتنی داعشە هەموو پارێزگاکانی مووسڵ و ئەمبار و تکریت و دیالە و ئەمانە هەموو کەوتنە ژێر دەستی حشتی ئەوە ژێر دەستی داعشەوە و کەرکووک پارێزرا لەلایەن هێزی پێشمەرگەوە. کاتێکیش کە پارێزرا بە هەموو پێکاتەکانی و پارێزراین پێشمەرگە با بڵێن جیاوازی لەوە نەکرد کە ئەمە کووردە، ئەمە عەرەبە، ئەمە تورکمانە. ئەمە هەمومان دەزانی شایدی ئەوەی لەسەر گوندی بەشیر کە گوندێکی تورکمانی لە باشووری عێراق بە سەدان شەهیدرا بۆ بەرگریکردن لەو گوندا. بەداخەوە مەسلەی پێشمەرگە گەڕانەوەی هێزی پێشمەرگە بۆ ئەم ناوچەیە هەروەکو لە راپۆرتەکەش ئیشارەی پێدراوە هەموو لایەکزانن ئیتفاقێکی سیاسی لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی هەیە، بەڵام ئەم مەسلەی بەڕاستی بە سیاسی کراوە. خۆیان مەسلەیەکی سیاسی نییە. بەداخەوە هەندێک لە سەرکردەکانی جەبهەی تورکمانی و بە تایبەتیش ئەشەد ساڵحی ینی زۆر نابەرپرسانە و نامەسئولانە ئەم کەیسە ئەجوولێنێەوە عەتفی خەڵکە جوولێنێەوە پێی و لە ئەعلامە وا باسێکە کە هاتنی پێشمەرگە جاریچکە تورکمانەکان ناڕازین کاکشوان لە گەڕانەوەی پێشمەرگەی کەرکووکە و لە ڕاستیە من ئەوەندەی کە لە کەرکووکە ژێم و لە کەرکووکم و لە ناو سیاسەتی کەرکووکام ئەمە ڕێی شەقامی تورکمانی نییە، بەقەت ئەوەی زیاتر سەرکردەکانی جەبهەی تورکمانی و بە تایبەتیش ئەرشەد ساڵحی، چونکە ئێمە هەمومانەزانین جەبهەی تورکمانی کۆمەڵی سەرکردەی هەیە و کەمترین لێدوان لەسەر ئەم بابەتە دەن ئەوانی تر، بەڵام ئەرشەد ساڵحی وەک بڵێ نوێنەرایەتی ئەو باڵە و ئەو تەوەجوع فکریە و ئەو ئاراستە سیاسیەی کە لە دەرەوەی وڵاتیش زیاتر ئاراستاکرێ ئەوەیە کە قسە لەسەر مەسەلەی هاتنی پێشمەرگە زۆر بە خراپی ئەکا و وای لێکەداتەوە خەڵکی لەسەر تحریکی خەڵکەکە. ئەمە وای کردووە بەڕاستی زۆر جار ئەمە و بەشێک لە عەرەبەکانیش کە لە ڕوانگەیەکی شۆڤێنیەوە تەعامل لەگەم بابەتاکەن، چونکە هەموو لایەکمانەزانین پاراستنی ئەمنێتی خەڵک بابەتێکە پەیوەندی بە سیاسەتەوە نییە، پەیوەندی بەقەت ئەوەی کە ئەرکێکە و بۆ پاراستی خەڵک دیاریکراوە. زۆرینەی تورکمانەکان و عەرەبەکان لەگەڵ گەڕانەوەی پێشمەرگەدان یاخود دژی ئەو بڕیارن؟ لە ڕاستیە ئیستفتایەک یان ڕاپرسیەک یان جۆرێک لە
وەرگرتنی ڕای ئەمانە لە ئارادا نییە. من ناتوانم بڵێم ڕێژەکە چۆنە ینی چەند لەگەڵە چەند لەگەڵ نییە، بەڵام لە ناو خەڵکا کە گفتوگۆ ئەکرێ خەڵکی ئەوام پاراستنی سەر و ماڵ و کەرامەتیان دەوێ و هەموو لایەکش ئەزانن لە دوای نەمانی پێشمەرگە ئەم پاراستنە وەکو پێویست نەبووە، بەداخەوە هێزانە خۆیان یعنی ئەبنا ئامانجی هێرشبەرەکانی داعش و تیرۆرەکرێن و لە چەند ساڵی ڕابردوو ئەتوانم بڵێن بە سەدانیان لێ کوژراوە لەبەرەوەی هیچ معلوماتێکیان نەبووە، تەنانەت نەیانتوانی خۆشیان بپارێزن. هێزێک نەتوانێت خۆی بپارێزێت چۆن دەتوانێت سەر و ماڵ و کەرامەتی ملیۆنان خەڵک لە کەرکووک بپارێزێت. گەڕانەوەی پێشمەرگە بۆ کەرکووک پێویستی بە دراسەیەکی ورد هەیە. دەتوانێت دۆخەکە بگەڕێنێتەوە بۆ پێش 16 ئۆکتۆبەر؟ بەڵێ بێگومان نەتوانێت، لەبەرەوەی هێزی پێشمەرگە ئەو هێزەی کە قەرارە بگەڕێتەوە ئەو هێزن لە کوڕ و تێکۆشەرانی کەرکووک و هێزەکە زۆربەی هەرە زۆری خەڵکی کەرکووکن و تەماسێکی ڕوحیان لەگە خەڵک و دانیشتوانەکە هەیە و شارەزایەکی باشیان لە جوگرافیا هەیە و تەجروبەیەکیان لە شەڕی داعش هەیە، چونکە هەموو لایەک دەزانن 4 ساڵی شەڕی داعش ئەم هێزە توانی بەرگری لە کەرکووک بکەوە، نەیهێشت کەرکووک بکەوێتە ژێر چنگی ڕەشی داعشەوە. ئەمە بۆیە ئەمە لەوە سەرچاوە ناگرێ من کوردم و ئەمەوێت پێشمەرگە بگەڕێتەوە، لەوە سەرچاوەگرێ من ئەگەر وەکو هاوڵاتیەکیش لەم شارە بژێم بێگومان ئەم تەجروبەیەم بینیوە 4 ساڵ داعش بە هەموو جەبەڕوتی خۆیەوە هەموو توانای خۆی کە دوو دەوڵەتی داگیر کردبوو لە ناوچەکە، بەڵام نەیتوانی بێ پێیگەڵاویان بکاتە کەرکووکەوە. لەبەرەوە ئەم هێزە تەجروبەی 4 ساڵی شەڕی داعشیان هەیە و وەکو باسم کرد ئەم هێزە هێزی ناوچەکەن بریتین لە خەڵک و کوڕ و کەسوکاری خەڵکی ناوچەکە و ئەم تێکەڵێ واکە معلوماتی ورد وەربگرن و نەتوانن هێزە تیرۆریستەکان نەتوانن دزە بکەنە ناوچەکە و ئەمە وای کردووە ئەم بۆشایی کە هەیە بۆشایەکی یەکجار گەورەیە، ینی سنوورێکی گەورەیە. بەداخەوە ینی دەبوو تا ئێستا حکوومەتی عێراق جۆ لەو دەنگە ناشازانە نەگرێت کە دژی گەڕانەوەی ئەم هێزن و دوجاریش ئەم هێزە هێزێکی نظامیە و لە چوارچێوەی منزومەی عسکەری عێراقیشە، ینی ئەم بابەتە بۆ ئەوەندە گەورە کراوەتەوە. حتا بەڕاستی نوێنەرانی کورد بەڵێ دەمێ ئەوەمان ئەویستم ئەو بڵێم یانی لەسەر ئاستی باڵا لە بەغایە یانی کار لەسەر ئەم مەسەلەی بەجددیتر بکرێ، کار لەسەر ئەم مەسەلەی بەجددیتر بکرێەوە، لێ نەگەڕێن بەڕاستی چەند دەنگێکی ناشاز کە دژی گەڕانەوەی ئەم هێزەیە بۆ پاراستنی ناوچەکە و بەڕاستی ئەمانە بێدەنگ بکرێن و ئەم هێزە بگەڕێتەوە بە هاوبەش لەگەڵ هێزەکانی سوپای عێراقی لە ناوچەکە، پێکەوە هاوبەشی بکەن، پێکەوە ئەمنیەتی خەڵک بپارێزن، پێکەوە سەر و ماڵ و کەرامەتی خەڵکی پێکەوە کارکردن دەکەیت ئەم ناسەقامگیری کە ئێستا لە ناوچەکەدا دروست بووە تەنها لە گەڕەکە کوردنشینەکانە یاخود بە شێوەیەکی گشتیە لە ناوچەکەدا؟ بە کورتی وەڵامم بیتەوە سپاس دەکەم. بە کورتی نا زیاتر باشووری عێراق ئارامیەکەی گرتوتەوە و ئەگەر بەپێی ئەو راپۆرتانەی کە بڵاو کراونەتەوە نزیکەی 1000 چالاکی و کردەوەی تیرۆریستی و ڕوودا و ڕوویداوە ئەگەر بە ئەحسایەت وەریگرین 3 ڕوبعی لە باشووری کەرکووک و ناوچەکانی خواروی کەرکووکەوە کراوە، کەواتە ناسەقامگیریەکە زیاتر لە باشوورەوە دێت و هەندێک جاریش دزاکەن ئەبینین لە ماوەی ڕابردوو لە نزیک قەرەنجێریش ئەوان کردەوەی تیرۆریستیان کردووە و لە نزیک دبز پردێ کردویانە ئەنجامیان داوە. ئەم بۆشایەکی گەورەیە و بە تەنها بەگەڕانەوەی هێزی پێشمەرگە چارەسەرەکرێت. بەڕێز شوان محەممەد ئەندامی سەرکردایەتی حیزبی زەحمەتکێشانی کوردستان، سوپاس بۆ بەشداریت.